وەڵازان و خۆشەویستانمان لا تەوەری یەکەمی بەرنامەکەماندا باز لە بابەتێکی ژینگەی گرنگ دەکەینەوەیش کاریگەری پاژماوەکان و جۆری پاژماوەکان لەسەر ژینگە و بە تایبەتی تر لە هەرێمی کوردستاندا ژینگە لە چه ئاستێکدایە پاژماوەکان چی بەسەر دێت چی کراوبووی کە ئەم پاژماوانە بەشێکیان دووبارە بەکار بهێنرێنەوە و کاریگەریان نەبێت لەسەر پیسبوونی ژینگە گفتوگۆی زیاتری ئەم بابەتە دەکەین لەگەڵ بڕێز کاک خالی سلێمان نووسەر و توێژەری ژینگەی کاک خالیگیان زۆر بەخێر بێت. زۆر بەخێر بێت کاک خالی. سەرچاوەکانمان کاک خالید مەبەست چی لە پاژماوەکان و ئەم پاژماوانە لە وڵاتدا چۆن کاریگەری دەبێت لەسەر ژینگە؟ ئێمە یعنی بە طبیعەتی حاڵ هەموو شارێک هەموو شارۆچکەیەک ڕۆژانە پێداویستی زۆرمان هەیە، چی خۆراک، چی وزە، چی جلوبەرگ، چی تەنانەت کەرەستەی بنیادنان، بەڵام ئەمانە تا کۆتایی نامێنەوە، یعنی بەردەوام شار ئەتوانم بڵێم ورگێکی گەورەی هەیە، یعنی بەردەوام پاشماوەی هەیە وەک چۆن ینی لە لای ئینسان وایە لە شاریش ئاوایە. ئەم پاشماوانە زۆرش لە خۆیان نەگرن، پلاستیکیان تایە، خۆراکیان تایە، مادەی ئەلەمنیۆم و شوشە و ئاسن و هەموو جۆرە کەرەسەکانیان تایە. بۆیە کاتی ئەمانە بەجێ ئەهێڵن لە ناو سروشتا کاریگەریکی ڕاستە و خۆیان لەسەر هەرسێ خەسڵەتەکەی ژینگە بێت کە خاک و هەوا و ئاوە. کاریگەریان لەسەر ئاوی ژێرزەوی هەیە، کاریگەریان لەسەر هەوا هەیە و کاریگەریان لەسەر خۆراکیش هەیە. بەتایبەتی ئەو دوو جۆر ئێمە مادەیەکمان هەیە. مادەیەکمان هەیە کە پلاستیکە کە ئەم لە ناو ناچێ وردە بێتەوە، ئەبێتە مایکرۆپلاستیک، ئەبێتە نانۆپلاستیک، ئەچێتە ناو هەوا و ئەچێتە ناو ئاوەوە. ئەمە لایەنێکیان. لایەنێکی تریان هەیە ئەوش مادە ئۆرگانیەکان، مەبەستم سەوزە و ئەوانەی پاشماوەی خۆراک. ئەمانە کە شی ئەبنەوە لە ژێر خاکە ئەبنە گاز. دوو جۆر گاز دروستەکەن، گازی مێتان و گازی دووەم ئۆکسیدی کاربۆن. ئەمانەش دیسان ئەبنە هۆی دەردانی ڕێژەیەکی تر لە گاز، زۆر جار ئەبنە هۆی تەنانەت لێکەوتنەوەی ئاگریش، چونکە گازی مێتان و تەنانەت کاربۆنیش زۆر هەستیارن. تەنانەت بۆ نمونە تیشکی خۆر لە پارچێکی شوشایە لە ناو زبڵدانە، بۆی هەیە ئەم تیشکی خۆرە وزەی خۆر کە ئاگاتە شوشەکە لەوێوە گەرمایی دروست بێ یەکسەر ئاگر بکەوێتەوە، وەک چەند ڕۆژی پێشوو لە باشووری سلێمانی بینیمان. ئەمانە هەمووی کاریگەرین. هەڵبەت ئێمە باس لەوە ناکەین کە کاریگەری ئەم پاشماوانە لەسەر هەوا و هەروەها لەسەر تەندروستی گشتی. بەردەوام شار دانیشتوانی شار ئەگەر بێت و ئەم پاشماوانە چارەسەر نەکرێن، ئەوە هەڕەشەیەکی ڕاستە و خۆن بۆ سەر تەندروستی گشتی دانیشتوانی شار. باشە کاک خالید، ساڵانەوەکو توێژینەوە ئەکرێت و هەوڵ ئەدرێت بۆ ئەوی پاشماوەکان کە بکرێتەوە و ڕیسایکلین ئەنجام بدرێت. تازەترین توێژینەوەکان لەبارەی زیادبوونی پاشماوەکانەوە چی ئەڵێن و ئایا عێراق لە چه ئاستێکدایە؟ بەڵێ، هەڵبەتە چارەسەرکردنی پاشماوە ئەتوانین ناوی بڵێن چارەسەر نەک بڵێن ڕیسایکلین، چونکە زۆر شت هەیە لە ناو پاشماوەکانە ڕیسایکل نابنەوە. ئەتوانین ناوی بڵێنە چارەسەر. چارەسەرەکە دوو ئەمڕۆ لە دنیای دوو جۆر چارەسەر هەیە. چارەسەرێک هەیە هەموو ئەو گازانەی کەوا دروستە بن لە ناو زبڵدانەکانە لە نێوان شفرێدانی پاشماوەیە ئەتوانرێ وزەی کارەبایان لێ دروست بکرێت. ئەمە یەک. دووەم، ئەتوانرێت دیسانەوە معالەجەیەکی تر بکرێت، چارەسەرێکی تر بکرێت، ئەوش هەموو ئەو کەرەستانەی جگە لە ئاستن و ئەلەمنیۆم و شوشە، هەموو ئەو کەرەستانەی تر کەوا لە ناو ئەم بڵێن شوێنی پاشماوەکان فرێرێن، ئەتوانرێ چارەسەر بکرێن و بگۆڕدرێن بۆ سوتەمەنیەکی دۆستی ژینگە کە پێڵێن RDF، یعنی مەبەست ئەوەیە سوتەمەنی دروستکراو لە پاشماوە. ئەمە بڵێن وەرگێڕانی RDF-ەکەیە. ئەمەیان لە زۆر وڵاتی دنیا، هەردووکیان لە زۆر وڵاتی دنیا ئێستا بڵێن پراکتیزە ئەکرێن و ئیشیان تیا ئەکرێت و بەو شێوەش هەم شار لە پاشماوە ڕزگارەکەن و لە هەمان کاتیشە پاشماوەکان ئەکەن بە سوتەمەنی. ئەمە سوودێکی زیاتری هەیە بۆ ژینگە، سوودێکی زیاتری بۆ ئێکۆنۆمی. تەنانەت ئەمە ناوی لێنراوە یعنی ئابووری سەوز، چونکە بۆ ئەمە بازنەیەکە ئەم پاشماوانە ئەسوڕێنەوە و بەبێ ئەوەی بچنە ژێر ئاوی
بچن ناو ئاوی ژێرزەویەوە یان بچن ناو خاکەوە خاک پیسکەن یان هەوا پیسکەن ئەمانە لە عێراقا ئەوەی پەیوەستە بە عێراقەوە تا ئێستا لە عێراقا جگە لە سلێمانی هیچ شارێکی تر ئەمەی پەیڕەو نەکردووە تەنها لە سلێمانیە پاشماوەی شاری سلێمانی بە ڕێژەی ئەتوانم بڵێم لە 900 تا 1000 تن ڕۆژانە ئەم پاشماوەنە ئەگۆردرێن معالەجە ئەکرێن ئەگۆردرێن بۆ سوتەمەنی ئەو سوتەمەنیە لە پیشەسازی جیاجایە بە تایبەتی لە پیشەسازی چیمنتۆیە لە بری نەوتی ڕەش لە بری گاز ئەو سوتەمەنیە ئەسووتێنرێت کە سوتەمەنیە کە توانم بڵێم ڕێژەی دەردانی دووەم گازی ئۆکسیدی کاربۆن ببرە دوانە گازی ئۆکسیدی کاربۆنی کەمترە لە سوتەمەنیەکانی تر بڵێ بۆ پێنجەنابەت لە وڵاتان زۆر گەڕای کاکخالید هەڵسەنگاندن چییە بۆی کە بابەت ژینگەیەکان لە وڵاتان چۆن نەگوزەری ئێمە لە چه ئاستێکداین بەگشتی وشیاری تاکی ئێمە لە چه ئاستێکدایە ینی خۆشببختانە هەر لە ناو عێراقا بوون پارێزگەکان یاریمی کوردستان لەو باری وشیاری ژینگەیەوە زۆ باشتر لە بەبراود و پارێزەکانی باشووری ئەتوانم بڵێم ڕاستە لە کوردستانە بە حکمی کۆمەڵێک هەوڵ و کۆشتی کۆمەلگای ڕێکخراوەکانی کۆمەلگەی مەدەنی بەهۆی میدیاوە زیاتر فۆکەسی لەسەر ئەم بابەتەیە بەڵام بەڕاستی ئەتوانم بڵێم هێشتا لە ئاستی پێویستان نییە بۆ لە ئاستی پێویستان نییە چونکە تا ئێستا ئێمە لە ئاستی تاکە مەسلەی ژینگە و مەسلەی گۆڕانی کەشوهەوا نەچۆتە ناو سیستەمی خوێندن و فێرکردنەوە ئەنی تاکی ئێمە لە سەرەتاوە لە مناڵیەوە پەروەردە نەکراوە ئەمە لەلایەکەوە لەلایەکی ترەوە تا ئێستا ئێمە یاسایەکی تون و تۆڵمان نییە بۆ پاراستنی ژینگە بۆ پاراستنی هەمە جۆری تەنانەت ئەتوانم بڵێم کلینیکی گەورەش هەیە لەو یاسایی کە هەیە لە هەرێمی کوردستانە لە ساڵی 2009 نووسراوەتەوە کلینیکی گەورەی تایە کلێنەکە لەوەیە ڕەچاوی سروشتی کوردستان و هەمە جۆری لە کوردستان و ئەوان وە تەنانەت هەڵکەوتەی جیۆگرافی کوردستان نەکراوە تەنها کۆمەڵێ بڕگەیە لە یاسای ترەوە کۆپی کراوە و هێنراوە کراوەتە یاسایەک میدیاکانمان یعنی خۆشببختانە لەم ساڵانەی دواییە بەتایبەتی ئەم ساڵ یعنیەوە تێبینی منە فۆکەسێکی زۆر هەیە لەسەر ژینگە و قسەیەکی زۆریش لێکرێ ڕاستیەمە هەنگاوێکی گەورەیە بەڵام ئەوەی کە کەمە و نیمانە ئێمە ڕۆژنامە نووسی تایبەتمەندمان نییە پسپۆرمان نییە لە بواری ژینگەیە زۆر جار ڕۆژنامە نووسێک ئەنێردرێت بۆ ڕۆماڵکردنی ڕووداوێکی ژینگەی بەڵام ئەم ڕۆژنامە نووسە ڕۆژنامە نووسێکی ئابوووریە یان وەرزشیە یان سیاسیە لە ژینگە شتێکی ئەو تۆی لێ نازانێت لەبیرمان نەچێت کە باسی ژینگە ئەەکەین کە باسی گۆڕانکاری کەشوهەوا ئەەکەین ئێمە باسی مەسلەیەکی زانستی ئەەکەین فیزیای تایە کیمیای تایە زینەوەرزانی تایە هەموو ئەم زانستانە تێکەڵە بن لێ لەم بوارەوە ئەتوانم بڵێم کلینیکمان هەیە باشە کاک خالید ئەو پاشماوانەی کاکرێنە ژینگەوە چەند جۆرێکی پاشماوت باس کرد ئایا هەمویان ڕاستەوخۆ دەکرێت کاریگەریان هەبێت و مەترسی بن بۆ سەر ژینگەیان نەخێر بە شێوازی گشتی لە دوای ساڵ و چەند ساڵێکەوە کاریگەریان دەرەکەوێت هەنێکیان چەند ساڵێکی پێویستە 10 ساڵ 20 ساڵ زیاتریشی پێویستە بۆ نمونە مادە پلاستیکەکان مادە پلاستیکەکان هەیەە زۆر زوو شێ بێتەوە بە گوێرەی کوالیتی پلاستیکەکە و ئەستوری پلاستیکەکە و ئەو کەرەسانەی لە دروستکردنی پلاستیکەکەیە بەکارێن ئەمە ئەتوانم بڵێم زکاتی ئەوێت یەکسەر نییە ئەوش ئەوەیە دوای 10 ساڵ دوای 20 ساڵ دوای 50 ساڵ ئەبێت وەک پێشتر ئاماژەم پێکرد ئەبێتە مایکرۆپلاستیک تاوان دوو جۆر لە وردی لە پلاستیکمان هەیە جۆرێکمان هەیە نانۆیە جۆرێکمان هەیە مایکرۆیە هەردووکیان بۆیان هەیە بچنە ناو ئاوەوە بیخۆینەوە بەبێ ئەوەی هەستیان پێ بکەین و هەروەها لە هەواشە هەڵیان بژین بەبێ ئەوەی هەستیان پێ بکەین ئەتوانن بچن ناو شانەی ئەو میوە و سەوزانەی کەوا دروستەکرێن بۆ نمونە تەماتەیە کولەکەیە یان هەر بابەتێکی ترە سەوزە بێ یان میوە بێ ئەگەر بێت و بە ئاوێک ئەو بدرێن کە ئەو مایکرۆ یان نانۆپلاستیکێکیا بێ بۆیان هەیە ئەوانە بچنە ناو شانەی
شانە پێکێنەرەکانی ئەو میوەیان ئەو سەوزەوە ئێمە ئەیخۆین بەبێ ئەوەی بزانین ئەمڕۆ یەکێکە یعنی نەک تەنها لە ئاستی کوردستانە لە ئاستی هەموو دنیاە یەکێکە لە گەورەترین ئالەنگاریەکانی بەردەم تەندروستی گشتی لە جیهانە هەڵبەتە بەشێکی تریان هەیە کاری ڕاستە و خۆیان هەیە بۆ نمونە ئەو خۆراکانەیە کا فرێدرێن ئەوانە زوو شی ئەبنەوە و زوو بەکتریای تایبەتی خۆیان دروستەکەن و زووش ئەبنە هۆی بڵاوبوونەوەی بۆن و بەرامەی ناخۆش لە ناوچەکەیە بەشێکی تری کاریگەری درێژخایەن ئەوەیە لە ناو پاشماوەکانە ڕێژەیەکی زۆر شێو ئاو هەیە هەر میوە ئەو میوانی کە فرێرێن بریتین لە ئاو یان ئەو خواردنەی کە فرێرێ دیسانەوە شێو ئاویتیایە ئەمانە دیسانەوە ئەمە ئەوە ئاوێکی قورس و پیسە دا ئابەزێتە ناو خاک و لە ماوەیەکی درێژخایەنە ئەبێتە هۆی پیسکردنی خاک و هەروەها ئاوی ژێرزەویش بێتمە خۆی کاکخالیت ینی ئەو پاشماوانە چەند جۆرێکە هەریەکە و بە جۆرە کاریگەریە ببوونە لەوانەیە پاشماوە تەندروستیەکان و بۆ خۆی لەوانێ کاریگەری زیاتر بێت و لە وڵاتانە زۆر جیاوازتر ئەم پاشماوە تەندروستیان لە ناوە بن بۆی کە نەخۆشی یان زۆرشتی دیکە بڵاو نەبێتەوە بەداخەوە تا ئێستا لە عێراقا بە سلێمانیشەوە بەڵێ هەرێمی کوردستان بەگشتی و هەروەها سلێمانیش پاشماوە تەندروستیەکان زۆر جار بە شێوەیەکی هەڕەمەکی ئەسووتێنرێن زۆر یان چارەسەرێک ناکرێن هەتا و کەسەشی کە کوێ کاتەوە ئەبێ زۆر ئەبێ بەڕێکاری زۆر تەندروستیانە کۆ بکرێنەوە ئەو شتانە بەداخەوەڵێم لە سلێمانی نە لە هەولێر و نە لە کەرکک و نە لە شارەکانی تری هەرێمی کوردستان و عێراق تا ئێستا ئەم بابەتە بە شێوەیەکی زانستیانە چارەسەر ناکرێت ڕاستە پێشتر ئاماژەم کرد لە سلێمانیا ئێمە کارگەیەکی دروستکردنی سوتەمەنی وەرگیرا و لە پاشماوەکان هەیە ئەوش ناوی ئازیای وسەین نوزەینەوە بۆ چارەسەری ژینگەی بەڵام بەشەکانی تر چارەسەر ناکرێن ئەمەش بەڕاستی ینی کاریگەریەکی زۆر خراپی هەیە لەسەر کۆی سیستەمی ژینگەی و دیسانەوە لەسەر سیستەمی تەندروستی ینی لێرە گرفتەکە ئەوەیە تۆ لە خەستەخانەکانە لە کلینیکەکانە لە سنتەرە تەندروستیەکانە چارەسەی خەڵک ئەەکەی بەڵام ئەو پاشماوەی کە ئەمێنێتەوە دیسانەوە ئەبێتە هۆی نەخۆشی ئەمە گرفتێکی گەورەیە خۆی ئەبێ ئەو چارەسەرە یان با بڵێن ئەو خەستەخانەیە بیر بکاتەوە چونکە ئەمڕۆ تەکنۆلۆژیا هەیە بۆ سووتاندن تەکنۆلۆژیا هەیە بۆ چارەسەرکردن نابێ بەم شێوە هەڕەمێکی بمێنێتەوە و هەمووی فڕێبرێن یعنی ئەو شتانەی کە وەک خۆم لە کاتی ئەوەی ڕیشی ڕۆژنامەوانی کردووە و لە ناو مەیدان نابووم و لەسەر شوێنەکان گەڕام بەڕاستی وێنەی زۆر کاریگەر باشکە خالید بابەتێکی تر هەیە ئەوێش کردنە ناوەی یاخودکردنە دەرەوەی گازەکانە لە ڕێگەی کارگەکانەوە یاخود لە ڕێگەی ئۆتۆمبیلەکانەوە یاخود هەر بابەتێکی دیکە کە گازی پیس ئەکاتە ناو هەواوە لە وڵاتان ئەمە چۆن تەعاملی لەگەڵا ئەکرێت بۆ چۆن چارەسەر کراوە ئەم بابەتە وەکو بین لە هەرێمی کوردستان هیچ چارەسەرێکی بۆنی ڕۆژ بە ڕۆژ وەکو دەبینین لەسەر شاری سلێمانی یاخود شارەکانی دیکە تەمێکی زۆر پیس دەبینین لەسەر شارەکان کە بوونیان هەمێش بە بۆنەی ئەو گازە ژەهراوانەی کە کرێتە هەواوە خۆی بەڕاستی دەوڵەت و ئیدارەدانی دەوڵەت بۆ شار ئەمە هەنگاوی یەکەمە بۆ کەمکردنەوەی کاریگەریە خراپەکانی ئەو جۆرە گازانەی کە باست کرد بەهۆی ئۆتۆمبیلەوە بەهۆی هەموو جۆرەکانی ئامێرەکانەوە یەکەم شار با بگەڕێنەوە لێرەوە بۆی زیاتر وێنەکە ڕوون بکەمەوە بۆ پرسیارەکە ئێمە بگەڕێنەوە بۆ سەرژمێری دوا سەرژمێر کە لە عێراق ئەنجام درا کە ساڵی 2024 بوو ساڵی ڕابردوو بوو بەپێی ئەم سەرژمێریە لە سا 7.3 دانیشتوان لە شارەکان ئاژین کەواتە زۆرترین پاڵەپەستۆ لەکوێیە لەسەر شارەکانە شار پێویستی بە ژێرخان هەیە یەکێک لە ژێرخانەکان مەسلەی ئاوەڕۆیە مەسلەی خزمەتگوزاریە مەسلەی ڕێگاوبانە ئێمە لە ڕێگاوبانە تا ئێستا ئەوەی کە هەیە تەنها یارمەتی ئەدات بۆ ئەوەی نییە هەموو کەسێک ئۆتۆمبیلێکی هەبێت تەنانەت لە ماڵێکە ئەگەر سێ کەس بن ئەگەر هەر سێ کەسەکە ئیش بکەن ئەوە سێ ئۆتۆمبیلیان هەبێت هەنێ جار زیاتریش هەبێت بۆ چونکە تا ئێستا یەکێک لە فەشەلەکانی
سیاساتی گشتی لای حکوومەتی هەرێمی کوردستان چییە؟ نەبوونی سیستەمێکی گواستنەوەی گشتیە. تا ئێستا ئەو جۆرە پاسانێکەوە هەن لە ناو شارەکانە هەن پاسی کۆنن، تەنانەت ئەو جۆرە پاسانان کەوا ڕێژەیەکی زۆر ئەوە فرێنە ئەوهوای شارەوە. کەواتە ئەگەر تۆ وای دابنە ئەگەر سیستەمێکی گواستنەوەی باش هەبێت، تۆ لە دەرەوەی شاری لە دەرەوەی بۆنم ئێم باسی سلێمانی بکەن بۆ نمونە، تۆ لە دەرەوەی بازنەی مەلیک مەحموودی، ئەو کاتە ئەگەر تۆ سیستەمێکی گواستنەوەی باش هەبێ لە جیاتیەوەی ئۆتۆمبیلەکەی خۆت بەکاربێنی، بە دوای پارکینگا بگەڕێی، بنزین سەرفکەی، خۆت دیسانەوە ماندووبی، نا تۆ بە پاسیت بۆ ئیشەکەت. ئەمە یارمەتیت ئەدا بۆ ئەوەی تەنانەت لە پاسە پەیوەندی کۆمەڵایەتیش باشترە بێت، تەنانەت ئاستی زانیاری خەڵکیش باشترە بێت. بۆ چونکە وەک خۆم لەبەرەوەی دنیا زۆر دنیا گەڕاوم، ساڵانێکی زۆریش لە کەنەدا بووم، بەڕاستی بەشێکی زۆری کتێبەکان لە ناو میترۆیە خوێندومەتەوە، چونکە کە چووم بۆ ئیشکردن سەعاتێکم پێویست بۆ هات چوون و سەعاتێک بۆ هاتنەوە. ئەم سەعاتە من تەرخان کردووە کتێبێکم خوێندوێتەوە، ڕۆژنامەیەکم خوێندوێتەوە، شتێکم خوێندوێتەوە، ئیتر بەردەوام شتێک هەیە. ئەمە وای کردووە نەبوونی ئەم سیستەمی گواستنەوەی گشتی لە کوردستان ئەمە یەکێکە لەوانێ. ئەمە یەک. دووەم کوالیتێکی خراپی ئەو سوتەمەنیەوە بەکارهێنرێ بۆ ئۆتۆمبیلەکان. سێیەم تەنانەت جۆری ئۆتۆمبیلەکانیش. ئەمڕۆ کوردستان بۆتە بازاڕێکی نەک کوردستان، هەر عێراق بەگشتی بۆتە بازاڕێکی ساختکردنەوەی هەموو جۆرێکی ئۆتۆمبیل، جۆری چینیە، جۆری ئەوروپیە، جۆری ئەمریکیە، جۆری ئێرانیە، هەموو جۆرێکی ئۆتۆمبیل. لە کاتێکە کوالیتی کۆنتترۆل ئەبێ دیاری بکە چی ئۆتۆمبیلێک دێتە ناوڵاتەوە، چی ئۆتۆمبیلێک نایێت ناوڵاتەوە. خاڵێکی تر هەیە کە زۆر گرنگە، ئەوش بەردی ئەکسۆزی سیارەکان، ئەو بەردەی کەوا بەڵێ ئەوەی کە فلتەرەی گازەکان هەواکە ئەکات. بەپێی هەندێک زانیاری من و بەپێی هەندێک راپۆرتی ڕۆژنامانی کە خۆم سەرپەرشتیاری ئەوانە بووم لایەن کۆمەڵێک ڕۆژنامەنووسی کورسانەوە ئامادەکرا، بەشێکی زۆری شۆفێرەکان ئەو بەردە دەرەکەن و لە نەبازاری ڕەشە ئەیفرۆشنەوە. سیارەکەیان بەچیە ئۆتۆمبیلەکە بەچیە مێنێتەوە؟ بە ئەکسۆزێکی بێبەردەوە ئەمێنێتەوە کە ئەبینین لە سەرجادەکان چۆن دووکەڵێکی ڕەش ئەخاتە ناو نەک هەواوە، خات ناو سیەکانی ئێمەوە. ئەمانە هەموو ڕێکارن بەڕاستی ئەگەر ئیشیان لەسەر بکرێتوانێت کەم بکرێنەوە. وی لەگەڵ هەموو ئەمانە شاوشیاری تاکیش زۆر گرنگە خالیت بۆ بابەتە ژینگەیەکان، بۆی پارێزگای لە ژینگەی وڵاتەکەی هەل لە بەدرگاکی خۆی بیگرێتاوەکو قوتابخانە و زۆرتی دیکەیان هەر لە قوتابخانەشۆ مناڵ ڕابێن. قسەکە زۆر ڕاستە، یعنی منش لەگەڵ ئەوەیە، بەڵام هۆشیاری تاک چۆن دروستە خۆی پرسیارەکە ئەوە جوانە ڕاست پرسی هۆشیاری تاک بەوە دروستە بێ کە کاتێک یاسایەک هەیە، یاسا کە جێبەجێ ئەکرێت کە تون و تۆڵە بێت، ئەو کاتە یاسا دوای ساڵێک 2 ساڵ 3 ساڵ 5 ساڵ ئەبێ بە ئەخلاقێکی گشتی. ئێمەش دروستبوونی ئەخلاقێکی گشتی لە ناو کۆمەلگایە لە کۆتایە ئەبێتە کللتورێکی هاوبەش لە نێوان تاکەکانە. ئەمە چی دروستێکە؟ ئەمە بە پلەی یەکەم یاسا دروستێکە. باش شتێک بێنەوە بێت پێش ئەتوانم بڵێم دەست 20 ساڵێک لە ناو کوردستانە تەنانەت لە پاسەکانیشە جگەرەکێشان هەبوو، بەڵام یاسایەک هەبوو ئەمەی لابرد. ئێستا بووە ئەخلاقێکی گشتی ئەوەی کە چوە ناو ئۆتۆمبیلەوە هەر لە خۆیەوە تەنانەت جگەرە کێشش بێت جگەرە ناکێشێت. ئەمە کێ دروستی کرد؟ ئەمە یاسایەک دروستی کرد. ئەمە یەک. دوو، ئێمە تاک ئەبێ لە مناڵیەوە دەستی پێ بکەین، لە مناڵیەوە بێ بەرنامەمان هەبێ لە مەکتەبەکانە، لە خوێندنە، لە سیستەمی پەروەردە و فێرکردنە. هەروەها هەڵبەتە شتێکی تریش گرنگەیە ئەوەی کارەکەی جنابتانێکن لە کەناڵەکانی میدیاوە. باشە کاک خالید، بەپێی ئەوەی کا تۆ زۆر وڵاتان گەڕاویت، چ شتێکی زۆر سیر لە هەرێمی کوردستاندا بوونی هەیە کە تۆ بینی بێت تو زەرەر بە ژینگە بگێنێت و هەموو تاکێک ئەنجامی ئەدات؟ ئەوەی کە زۆر بێزار مەکات و کە زۆر یعنی توان بڵێم ئازاریش مدات کە یەکێک لە ناو ئۆتۆمبیلەکەی خۆیەتی ناو ئۆتۆمبیلەکەی زۆر زۆر پاک و خاوێنە، هەرچی هەیە لە ناو ئۆتۆمبیلەکەیە دەرێکا لە پەنجەرەی ئۆتۆمبیلەکەەوەی خاتە ئەو دیوە. یعنی وەکەوەی ناو ئۆتۆمبیلەکە مڵکی ئەوە، بەڵام جادەکە بە مڵکی خۆی نازانێت.
ئەمە یەکێکە لەو دیمەنانەی بەڕاستی بەردەوام ئەیبینم. واتە یەکێک ئۆتۆمبیلەکەی پیسەوە بە ژینگە پارێزە و ژینگەکەی بەلاو گرنگە ئەتوانێت باسی ژینگەش بۆ بکات هەروەڵا شتەکان فرێنە دواتر توای لە شتەکانی ئەتوانێت بڵێ باسی ژینگە بۆ بکات بڵێ ئۆتۆمبیلەکەی من چەند پاکە و ناتەماشای ژوورەوە کە ئەوانە بەڵام هەر کە شتەکەی زیاد بوو لە شوێنێکە سیرەکەی نییە بە علاگەکەەوە فرێ ئێای خاتە ژوورەوە. شتێکی تر هەیە بەڕاستی حەزەکەم لە ڕێگەی کەناڵەکە ئێوە ئەتوانن بڵێم یەکەم جارە باسێکم ئەوش لە زۆر مقابلی ترا باسم نەکردووە بیرم چووە ینی تر دەرفەت نەبووە. ئێمە هەنێ جار تەنانەت هۆشیاری ژینگەیشمان هەڵەیە. بۆ هەڵەیە ئەچین بە سەیران لە سەیران لە ناو سروشتە دوای ئەو پاشماوانەی کەوا بەجێیان هێڵین بۆ نمونە پاشماوەی میوەیە سەوزەیە یان خۆراکە ئەی خێنە ناو پلاستیکەوە ئەیهێنینەوە یان هەر لە ناو پلاستیکەکە لەوێ بەجێ هێڵین گوایە ئێمە بەشداری ماکرد نەخێر. تۆ هەرچی شتێک هەیە ئۆرگانیکیە فڕی لە ناو سروشتەوە لە تەسێوێکە توێکڵی پرتەقاڵە یان با بڵێن یان برنجە یان شتە فڕی لە ناو سروشتەوە بەس پلاستیکەکە جێمەهێڵە. ئەمە گرفتێکی گەورەیە کە لە هۆشیاریمانە هەیە. جاری وایە تەنانەت هەڵمەتی ژینگە پارێزیش ژینگە پیسەکات. بۆ چونکە دنیایەک خۆراک و مادەی ئۆرگانیکیە خەن ناو پلاستیکەوە ئەهێننەوە لە شارەکانە بۆ کوێڕات ئەڕا بۆ زبڵدان لە زبڵدانە ئەبێت بەچی پلاستیکەکە شیە بێتەوە با بڵێن ژینگە پیسەکە و ئەو خۆراکەش کە فرێن لەژێر خاکە ئەبێ بە گازی مێتان و دۆمۆکسیدی کاربۆن کەواتە ئەبێ خواردنەکە فرەیە چونکە ئەم خۆراکە ئەچین ناو خاکەوە لە ناو خاکە سیستەمێکی مایکرۆ ئۆرگانیزم هەیە سیستەمی وردیلەکان هەیە زینەوەرەکانی ناو خاک ئەیخۆن و شی ئەەکەنەوە ئەیکەنەوە بەشێک لە خاک سوودی هەیە لە جاتی ئەوەی کە زیانی هەیە لەگەڵ هەموو یانەشە کاخالی دیانی وڵاتی ئێمە ینی زۆر جوانە بۆ پاگراکردنی ژینگە بۆ زۆر خصوصیاتی تایبەت کە لە وڵاتانان نیە بۆ نمە زۆرێ دیقەت بەو یوتیوبەر و نانەیەن یەکی لەو شتانی کە بەلایەن و سەرڕاکێشە نییە لە وڵاتانە لە کاتی ئیزدیحامێکی زۆر و جەنجاڵێکی زۆر کەسێک گۆڕینێک لێ نایە لەم شارانی ئێمەیانی لە وڵاتانە ئەمە نییە لە هندستان و وڵاتەکانی ینی دەوروبەر و ئەوانم نازان بۆ ئەوروپا بەڵام وڵاتی ئێمەیانی ئەمە شتێکی زۆر جوان ئەتوانم بڵێم بەڕاستی وایە ئەمە زۆر کەم ینی بەدەگمەن تۆ گەولەوە بێ بەڵام لە هەنێ وڵاتی ترا کە من بینی و من بۆ نمونە لە یەکێک لەوانە بەیروت زۆر گەولەوە بێت هندستانیش هەر زۆر هندستان نەمبینیوە بەڵام بەیروتم بینیوە هەمان شێو دووبارە ئەبێتەوە بۆ نمونە و لە وڵاتانی تری ئاسیاوی کەمبۆدیا و لاوۆسکەوە ئیشم تیا کردوون ئەمەم بینیوە دووبارە بووەتەوە بەڵام لە کوردستانە ئەمە کەمە ئەمەش بەڕاستی ینی ئەمە بەشێکە لە ئەخلاقی گشتی کۆمەڵگەی کوردی ینی ئەتوانین بڵێن بە یەکێک لە شتە جوانەکانی ناوژیانی ڕۆژانە باز بکرێت بۆ چونکە بەڕاستی تەنانەت پیسبوون ینی پۆڵشن یان با بڵێن پیسبوونی ژینگەی جۆری هەیە جۆری بینراوی هەیە جۆری بۆنکراوی هەیە و جۆری ئەوەی نییە گوێبیستی ئەویت ئەوەشی هەیە چونکە پیسبوونی ژینگەی دەنگی ئەوەش دیسانەوە کاریگەری خراپی لەسەر میزاج و لایەنی دەرونی تاک هەیە ڕۆژانە لە ناو ژیانی ڕۆژانەیە نۆستەکە خاڵیت دو پەیامت چییە بۆ ژینگە بۆ پاژماوەکان بۆ خەڵکی بەگشتی وەڵا پەیامەکەی من چی بێ ینی من وەک تاکێکی ئەم کۆمەلگایە وەک نووسەرێک لەم بوارەیە کە من هەموو ژیانی خۆم تەرخان کردووە لەسەر هیچ شتێکی تر کار ناکەم نە لەسەر سیاست نە لەسەر ئەدەب نە لەسەر بەس تەنها لەسەر ژینگە ئیشەکەم ساڵانێکی زۆریشە لەم بوارەیە ئیشەکەم ئەڵێم ژینگە شتێک نییە ئێمە حەزی لێ بکەین یان با بڵێن ئەو کەسە حەزی لە سەوزایی و لە سروشت و لە ئاو نەخێر مەسەلەکە ئەمە نییە مەسەلەکە مەسلەی بوون و بەردەوامی و سەرچاوەکانی ژیانی ئێمەیە ئێمە ڕۆژێک بەبێ ئاو ڕۆژێک بەبێ هەوا ڕۆژێک بەبێ خاک ناتوانین بژین کەواتە ئەم سیستەمە ژینگەی کە هەمانە سەروەتێکە بە هیچ شتێکی تر قەرەبوو ناکرێتەوە
بەپاراستن نبێت. باس لە ئاو کرزانی کاک خالید بەشێکی خەڵکی ژەن پاژماوەکانە خەنە ئاوە بۆش بۆ خۆی ئەمە شتێکێکە لە گرفتە گەورەکان ڕاستە بەداخەوە زانی با قسەکانم بەوە کۆتای بێنم هەرکە هەر ئاوێک توانیمان بیخۆینەوە توانیمان مەلەی تیا بکەین توانیمان ماسی تیا بگرین ئەوە ئاوێکی پاکە و دەگمەنە و سازگارە بۆ ئێمە بەداخەوە ئێڵێم ئەمڕۆ زۆر شوێنی ئێمە ناتوانین مەلەی تیا بکەین ناتوانین بیخۆینەوە ناتوانین ڕاوماسی تیا بکەین کەواتە ئاوەکەمان پیسە بۆیە زۆر گرنگە دەستی پێ بگرین دەست خۆشێت زۆر سپاس بۆ خالید سلێمان نووسەر و توێژەری ژینگەی کە لەم تۆرە لەگەڵمانە سپاس دەکەین کە خالید لەشتان ساغ بێت دەستە خۆش بێ